بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. برزان وخۆشەویستان و ئیمانداران، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم جارێکی تریش بە بەڕێستان دەگەومەوە لە بەرنامەی کانیاوی ڕەحمەت، بە ئومێدیەوەی ئەو ڕەحمەتە جوانە و خۆشەی کە هەیە لە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەبەر هەموو لایەکماندا بکەوێ. هەر کاتێک گوێبیست دەبین لە ڕەحمەتەن للعالەمین کە خوا وەسفی دەکا، قسەیەک دەکاتن ئەو قسەی بە هەند وەربگرین. قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕێزانم زۆربەی زۆری کە تەماشا دەکەی ئەحکام بووە، نەسائح و ئامۆژگاری بووە، دوورکەوتنەوە لە خراپەکان بووە، هاندان بووە لەسەر چاکەکان، عەقیدەیەکی سەلیم و ساخ بە ئینسانەکان برێ دڵەکانیان ئاودا بە نووری قورئانی پێویست. ئەو فەرموودەیە و ڕووباسی دەکەم لە صحیح الجامع سەغیری ئەلبانی هاتیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەربعة یبغضهم الله تعالى، خوا پەنامان بدە یا ڕەب. چار کەس هەن خوا ڕەچی لێ دەبنەوە. ئەو چار کەسە لەبەرەوەی چار سیفەتی ناشرینیان هەیە، لۆی خوای گەورە ڕەچی لەوانە دەبتەوە. ئێستا لەوانەیە تەماشا دەکەین لە ناو کۆمەلگا ئەو نەوعە نەفەرەت بەبەر چاوی دەکەوێت. کاتێک کە کوێت لێ دەبی دەڵێ خوا ڕقی لێت دەبتەوە، بەڕێزانم گەلێک شتێکی ناخۆشە. ئەمە بەدەلی ئەوەی وا بکەین خوای گەورە ئەمەی خۆش بێ، بگەوینە ئەو ئاستەی خوا ڕقی لێت بیتەوە کە ڕقی لێت بیتەوە دەبیە جێگای ئەوەی کە خوا پەنامان بدا لەوانەیە بڕۆی لە ئاگری دۆزەخ، لە قەبردا عەزاب بدرێ، سزا بدرێ. لەبەر چییە خوای گەورە ڕەچی لێت دەبتەوە و سزا دەدرێ؟ لەبەر ئەو سیفەتە ناشرینانە. یەکەم پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم البەیاع الحەلاف، ئەو کەسەی کەوا کڕین و فرۆشتن دەکا بەڵام سوندی زۆر دەخوات، خوای گەورە ڕەچی لێ دەبتەوە. هەر شتێکی دەست دەدەی وەڵڵاهی بۆندەم کڕیە، قەسەم بەخوای خێری نییە، بەبیللاه العەزیم ئەوە لە فران دەوڵەتی دروست کرایە، لە فران جێگەی هاتیە، وەڵڵاهی یعنی کەلیمەی ئەڵڵا لە بۆ مەعامەلە و کڕین و فرۆشتن بەکاردەینیت. ئێستا تەماشا بازاڕەکان کە بەعزێ کەسێک هەر کڕین و فرۆشتنی لەسەر ناوی ئەڵڵایە، بەس لەوەی خەڵک سیقەی پێ بکات زۆری بەکاردەینی. پێغەمبەریش دەفەرمێ صلی الله عليه وسلم لە فەرموودەیەشتر الحلف منفقة للسلعة ممحقة للبركة. سند شتت لۆ دەفرۆشی بەڵام بەرەکەت لە ڕزقتدا نایەلی، بەرەکەتی تێدا نایەلی. ئەو هەموو سوندە چێ دەیخۆی؟ ئەدی ئەگەر یەکێک لەو سوندانە درۆبی چ جواب بدەیت؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێک بەلای دوو نەفەردا تێپەڕی، یەکەشیان دەیگو ئەو شتەی وەڵڵاهی بۆندەی نادەم، یەکەش دەیگو وەڵڵاهی دەبی بۆندەی بدەی. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم فقد باء أحدهما بالإثم، یەکێ لەوانە تووشی گوناحەکە بوو، شەیطان فێری لێ کرد، سوندی لۆ لەسەر دەخۆی، لۆوات لە خۆکردیە خەڵک ئیلا سیقەت پێ بکا بە سوند، بابە ئەو جلو بەرگە بۆندەیە. چی ئیجاب دەکا؟ قەسەم بەخوا 1000 دیناری خێرە، بیللاهی 1000 دیناری خێرە، ئەو هەموو سوندەی لۆ دەخۆی، بەرەکەت نامینێ لە ماڵەکەت. بەڕێزان قورئانە فەرمێ ولا تجعلوا الله عرضة لأيمانكم، خوای گەورە مەکەنە کاڵایەک لە بۆ ئیش و کارەکانتان، لە بۆ شتەکانتان. یعنی دائیمەن سند بەکاربینێ لە بۆ هەموو شتێکی هەیە. سند لەو کاتە دەخورێ کە شتێک بتەوێ یەکلا بکەی و بزانی ئیتوە یان ئیتوو نییە، یا زەرور بێ حاڵەتێک هەبی سوێندی لێ بخۆی، پێویست بکاتن، نەک لە بۆ کڕین و فرۆشتن و مەعامەلات دائیمەن پەنا لە بۆ سند خواردن ببەی. ئەو ئەگەر سند خواردن بەڕاستی بی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی خۆش نەبووە، ئەدی ئەگەر سوندەکەی بە درۆ بخوا کەسەکە، هەر ڕۆژێ سوندەکی بە درۆ تەبی دەفتەری ئەعمالت ئێستا پڕ کردیە لە ئەو هەموو درۆیانە.
سندیش بەچێ بەرامبەر بەخوا خوای گەورە کاتە شێوازێک دایدنێ لۆ خاتروێ سندی پێ بخوا وەلیلله المەثل الأعلى بەس لۆ شتەکانی بفرۆشیت کە ڕۆژی قیامەت چوو لای خوای تەبارەک وەتەعالا پەروەردگار لێی پرسی ئەو هەموو سندە درۆیە چ بوو بە ناوی منەوە خواردت چ جوابە دێوە بە ناوی خوا قەسەم بەخوا بە ئیسمی ئەعظەم ئەوانش لەو لایدانێ ئەو جایی وا هەیە لەوەش خراپترەکە سندی بە غەیری خواش دەخوات بەسەری تو ئۆندەی قازانجە بەسەری بابم بە گۆڕی بابم بەو ئاسمانە شینەی بە فلان شێخی سندی پێدەخوا ئەوانە هیچی جائز نییە هەمووی حرامە پێغەمبەر وای فەرمووی صلی الله علیه وسلم من حلف بغیر الله فقد أشرك هەر کەسێ سوێند بە غەیری خوا بخوا شیرکە بەڵام شیرکی گچکەیە بەس لەسەری بەردەوام بێتە گەورە سندی لەسەر دەخوا بە غەیری خواش جا لۆی بەڕێزانم یەکێک مەبە لەو کەسانەی زۆر سندی دەخۆی ئێستا من دەمەوێت شتێکت پێ بڵێم ئامۆژگاریەک لەو فەرموودەی وەرگری لە ژیانی خۆت جێبەجێی کە بە چەند ساڵ بزانە چەند ئیستیفادەی لێ دەکەی سندی لۆ هیچ کەسێکی مەخۆ باوەڕی کرد باوەڕی نەکرد سندی لۆ مەخۆ با باوەڕ نەکە باسی قەی نەبیت بەس گرینگەوەی ئەتوو ڕاستگۆ بە بڵێ ئەوەندە و تەواو بڵێ ئەو قسە و تەواو خەڵکە بێ سیقەت پێ بکە هیچ چاری نییە لەبەرەوەی هەم لە ڕابردووشتە هەم لە داهاتوشتەوە خۆت لێ ڕاهینایە قسەکانی تو ڕاستە وەفشە و سوعبەتی تێدا نیە و درۆی تێدا نیە لۆیێ پەنا نابێ لە بۆ سند خواردن لە کاتێکدا کە زۆر ڕاست بۆ بی بەڵام کاتێک خوا نەخواستە ژیانت پڕی بی لە غەل و غەش و خیانەت و فێڵ و ئەو شتانە ناچارە بی سوندی بخۆی ناچارە بی سند بکەی وەسیلەک لۆی خۆتی پێ بپارێزی پەنا بەخوا سیفەتی منافقەکان بوو لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەهاتن سندیان لۆ پێغەمبەر دەخوارد صلی الله علیه وسلم لەسەر شتێک لۆی تێدا نەجاتیان بی یعنی سندیان کردوە قەلغانێک منافقەکان لۆ خاتری خۆیانی پێ بپارێزن ئەوە یەکیان لەو حاڵەتانەی لەو چارەی کە خواڕکی لێ دەبتەوە ئەو کەسەیە لە کاتی معاملات و کڕین و فرۆشتندا زۆر سندی دەخوات دووەم پێغەمبەرە فەرمووی صلی الله علیه وسلم والفقیر المختار فەقیرێکی متەکەبیر خوا ماڵی نەدایتێ بەڵام خۆی پێ گەورەیە متەکەبیرە لموز برندە کاکە تۆ فەقیری عیب نییە خۆ نەخۆشیش نییە فەقیری حاڵەتێکە خوا عەبدی پێ تاقی دەکاتەوە ئەسحابەی پێغەمبەر هەبوو صلی الله علیه وسلم فەقیر بووە هەبووە دەوڵەمەند بووە هەردووچیان هەر لە تاقیکردنەوەدان بەڵام سیفەتی تەکەبور لۆ هیچ کەسێک جوان نییە ئەوجە ناشیرنترین کەس ئەوەیە فەقیر بی و متەکەبیریش بی فەقیریش بی خۆ بە گەورەش بزانی یعنی بەڕاستی ئەگەر تەماشا مەفهومەکە دەکەی زۆر سەیرە جاری وا دەوڵەمەند تەکەبور لێدا لە بەرەوەی ماڵی هەیە و سەیارەی هەیە و قەسری هەیە هەر گوناحە بەڵام فەقیرەکەش بە هەمان شێوە تەکەبور لێدا و سەلام لە عالەمێ ناکە و لموزی برندە و حیساب لە بۆ عالەمێ ناکە ئێ کاکە لوا دەکەی تۆ کابرایەکی فەقیری نەداری نەبووی والله بەعزێ فەقیر هەیە ئەو بەعزە فەقیرەی دەڵێم ها هەندێک فەقیر هەیە ئەگە خوا ماری بداتێ باوەڕ مەکە لموزی عاردی ببینی هەندە سەری برند دەبی لێ زۆر گوناحە بەڕێزانم ئەگە خوا ماڵی دایە یان نەدایە خۆت لەو سیفەتە بپارێزا کە خۆ بە گەورە بزانی خەڵکیش بەکەم بزانی ئەوانیشم بەندەی خوان خەڵکیشم بەندەی خوایە ڕوبەمە لەکن خوا لە تو گەلە باشتر بی لێ فەقیری متەکەبیر شتێکی خراپە کە ڕۆژێک دادێ لموزی لە عاردی دەچەقی و قوڕ بەسەرا حاڵی خراپ دەبی خەسیرە الدنیا والآخرة دنیاشی دەچی و قیامەتیشی دەچی چکە فەقیر خۆشەویست بە لەکن پێغەمبەر صلی الله علیه وسلم دەی فەرموو ئەگەر منتان بزر کرد لەناو فەقیرەکاندا بمبینەوە و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئینسانی فەقیری خۆشویستیە و بەشێک لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە فەقیری بووە ڕۆژی وا هەبووە نان نەبووە بخواتن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نیەتی ڕۆژی هینایە ڕۆژی واش هەبووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەر ئەسحابەکاندا 63 حوشتریان کوشتیتەوە
گۆشتەکەشیان تەوزیع کردی و پێغەمبەری صلی الله عليه وسلم لە گۆشتەکەی خواردی. کەواتە ئەگەر خوای گەورە ماڵی لێ وەرگرتیەوە خۆ بە گەورە مەزانە و عالەمێ بەکەم بزان، چونکە ئەو گوناحەیەکە لە گوناحە کەبیرەکان خوای گەورە پەناماندا. چارەم دەفەرمێ کە خوارەچی لێ دەبتەوە، بەن یەکەم یەکێک لە معاملات کڕین و فرۆشتندا زۆر سوندی بخوا، دووەم فەقیرێکە خۆ پێ گەورێ و عالەمی پێ کمە، فەقیریشە هیچیشی نییە. سێهەم دەفەرمێ الشەیخ الزانی، پیاوەک بە تەمەن بووە، تەمەنی گەورە بووە ئەو جەبچی کاری زینا و داوێن پیسی بکە. یعنی سبحان الله ئەگەر ئینسان بە تەمەن بوو ڕوو لە خوای گەورە دەکات. لە سەلەفی ساڵح قسەیەکیان هەیە سبحان الله تەماشا دەکەی لەگەر ئێستا گەلێک فەرقی هەیە. دەفەرمون ئینسان کە گەویشتە 40 ساڵی ئەو جا تەفەڕوغی لە عیبادەت دەکرد، دەگۆ یعنی جا بڕۆم لۆ قیامەت تەواو من نێزیک بووم مۆلەکەم لە 40 ساڵی. ئێستا خەڵک لە 40 ساڵی جاری وایە دەست بە گوناح و بە خراپە و بۆ شتانە دەکات، لە 50 ساڵی بگرە لە زیاتریش. ئەی باشە تۆ تەمەنت هەیە، شەیخ بە کەسێک دەگوترێ کەوا تەواوێک تەمەنی سەرف کردبی، لەوانەیە 180 ژیانی بەڕێکردیە 120 مایە، ئەو جا دەست بە گوناحان بکە و بێ ئەمری خوای تەبارەک و تەعالا بکە و کاری خراپە ئەنجام بدا. زینا لە بۆ هەموو کەسێک خراپە، خوای گەورە پەنامان لێ بێ. خوای گەورە فەرمووە وەلا تەقرەبوا الزینا، نێزیکی ئەو شوێنەش نەکەون کە زینای لێ دەکرێت. خەڵکیش هەموو ئەولادی ناردە خارج و ئەوروپا لە خاتری وەی ماڵێکی دنیایان بەدەست بێ، هەندێکیان پارێزراو بوون و هەندێکیان تووشی ئەو کارە خراپە بوون. لۆی بەڕێزانم تەماشا خۆت بکە، کاری زینا و داوێن پیسی بەرەو فەقیریت دەبە، بەرەو زەلیلیت دەبە، بەرەو سەرشۆڕیت دەبە، بەرەو ئەوەت دەبە سەحیفەی ئەعمالت لە ڕۆژی قیامەتدا ڕوود نییە تەماشای بکە. لەبەر ئەو کردەوە قێزەون و ناشیرنە، واز لە خیانەتی زینابینن. خوشکانی بەڕێز، برانی بەڕێز، قیامەت هەیە، ئافرەتێک بەخۆی و بە کۆمەڵێک منداڵەوە لە پشتی ئەوانەوە دەسوڕێتەوە کاری خراپە دەکەی. پیاوێک بەخۆی و بە ئەو هەموو تەمەنەی کە خوا پێیدایە کە ئینسان ڕدێنی سپی بوو خوا شەرمی لێ دەکا. یەکەم کەس مووی سپی لە جسمی داهات و لە ڕدێنی پەیدا بوو پێغەمبەر ئیبراهیم بوو عەلەیهی سەڵات وسەلام. فەرمووی خوایە ئەوە چییە؟ فەرمووی ئەوە ڕێز و قەدرە. فەرمووی اللهم زد وقارا، خوایە زیادی کەی. ئینسانی بە تەمەن خوای گەورە ڕێزی لێ دەگری، بەڵام حەیفە ئەو ڕێزەی خۆی لە دەست بدات، بەرەو کاری خراپە و بەرەو کاری ناڕێک و ناڕەوادا بڕوات. چەند کەس دیترا لە ناو بەیتی دەعارەت جێی خراپەکاری لەوێن دەردا مرد، لەوێن دەردا کوژرا، لەوێن دەردا خراپەی بەسەر هات. یەک کەسە بێتە دەرس، دوو کەسە بێتە دەرس، ئەوی دیاقی وەیە دەرسی لێوەربگری، بەو ڕێگایەدا مەڕوو، دوایە شەرمەزاری ڕۆژی قیامەتە بی. جا بەڕێزانم ئەگەر کەسێک کاری خراپی لۆ ڕێکێ و نەیکا، دەزانی خوای گەورە لە ڕۆژی قیامەت لەژێر سێبەری خۆی دادەنێ. ورجل دعته امرأة ذات حسن وجمال فقال إني أخاف الله. أجر كسي آفرتك بانجي كجوان بو صاحبي حسب نسب بو قوتي إني أخاف الله أم الأخوات ترسم نقوك جو بيري جنك يا بيري مردك تمنشان قوربو أو زهشتا هرساوي لا داوين بيسو لكاري خرابه. أو صفتي سيم كخوارشي لدبتو تسارم قلت من يكم ئەو کەسەی کەوا لە کڕین و فرۆشتندا زۆر سوندی دەخوا. دووهەم ئەو کەسەیە کەوا فەقیرە بەڵام متەکەبیرە، خوا ڕەشی لێ دەبتەوە. سێیەم ئەو کەسەی تەمەنی هەیە و کاری زینا ئەنجام دەدا. چارەم پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم والئیمام الجائر، دەسەڵاتدارێکی زاڵم خوا ڕەشی لێ دەبتەوە. ئەگەر دەسەڵاتی دایە خوا دەبێت تۆ دادپەروەر بی، دەبێت تۆ کەسێک بی عادل بی،
دەبێت کەسێک بی خەڵک لە ژێر دەسەڵاتەکەی تۆدا بەحەسێتەوە، نەک عەزیەتیان بدەی، نەک ئازاریان بدەی، سجنیان بکەی، ئازادیان لێ بستینیەوە، زەلیلیان کەی، بیانکەی بە کۆیلە و عەبدی خۆت، بە قووەت و بەهێز عەزیەت و ئازاریان بدەی. فۆضەیلی کوڕی عیاض قسەیەکی هەیە ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ ئەگەر بزانم لە ژیانمدا یەک دوعام قبول دەبی ئەو دوعام لە بۆ دەسەڵات دەکرد، چونکە ئەگەر ئەو سەڵاح بۆ هەموو خەڵک چا دەبێ. دەسەڵاتی نادادپەروەر دەزانی چی کردیان؟ بڕۆ تەماشا تاریخی ئیسلامی کە زانایەکانی سەر تراشی بوون، لەسەر گوێ دروست بە ناو بازاردا سوڕاندیتەوە، ئاوی ساردیان پێدا کردو، بە قەمچی لێیان داون، سجنیان کردو، بەس لەسەر چ؟ دەسەڵاتەکە زاڵم بووە، خراپەکار بووە. ئیمامی ئەحمەد لەسەر چ سجن کرا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ؟ 2 ساڵ و 4 مانگ سجنیان کرد، زۆریشیان لێدا. سەعیدی کوڕی موسەیب لەسەر چ سجن کرا؟ هەمووی لەسەر فتوە. ئیمامی سەرخسی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ 15 ساڵ سجنیان کرد لەسەر یەک فتوە، نەیدا. عەزیەتیان نەدا، دەسەڵاتی جائیر. جاوەرە تۆ ئیمامی سەرخسی سجن کرابوو، لە ناو سزنەکە بیرێکیان لێدا بوو، لە ناو بیرەکەیان داناوە. هەوەکو سزنی ئینفرادی ئێستا پێ دەڵێن، ئێستا ئەتەکێتیان لۆ کردێ، جوانیان کردیا، سزنی جێگایەکی بەتەنەی لە بۆ دادنێ. دەسەڵاتدار کە زاڵم بوو، هیچ کەسێک لە ژێر دەستیدا ئیستیفادە وەرناگری. لۆی پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر کەسێک چووە لای دەسەڵاتدارێکی زاڵم، نەسیحەتی کرد، ئەمری پێکرد بە چاکە، نەهی لێ کرد لە خراپە، ئەو دەسەڵاتدارش ئەو کەسەی کوشت، ئەوە سەید الشوهەدا، ئەوەکو ئیمامی حەمزە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. قڕ بەسەر ئەو کەسانەی ماستەو لە بۆ دەسەڵات دەکرد. دنیای خۆیان فەوتاندیە، قیامەتی خۆیان فەوتاندیە لەبەر خاتری خەڵکی دیکە. دەسەڵاتدار چەند سیفەتێکی تێدا هەبی جوانە، بەڵام لە هەموو سیفەتەکانی جوانتر عەدالەت و دادپەروەریە. هەموو تاریخی ئیسلامی تەماشاکە، بێجگە لە خولەفای ڕاشدین چی هەیە وەچ عومەری کوڕی عەبدولعەزیز دادپەروەر ببی؟ خەڵک هەمووی لەو پەڕی خۆشگوزەرانی ژیان. دەزانی دوایە وەزع چی لێ هات؟ فەرمووی انظروا القمح على رؤوس الجبال حتى لا يقال جاع طير في بلاد المسلمين. فەرمووی بڕۆن گەنمی لەسەر چیایەکان ڕووکەن، حتا پێمان نەڵێن لە وڵاتی موسڵمانان تەیرێکیش برسیە. تەیرێک برسی بووە، تەیر کورێ یا تەیر ئێستا منداڵ برسیە، پیر برسیە، ژن برسیە، ئەو کەسەی کەوا شەهیدی هەیە برسیە، ئەو کەسەی کەوا مامۆستایە قوڕ بەسەری وەزیفەی هەیە برسیە، هەرچی تەماشای دەکەی حاڵی خراپە. هۆکارەکە چییە؟ دەسەڵات. هەر کاتێ دەسەڵات عادل و دادپەروەر بوو، خەڵک لە خۆشگوزەرانیدا دەژی. ئەگەر دەسەڵات بێت و نادادپەروەر بوو، ئەو حاڵەتە ئێستا ڕوودەدا کە تەماشای دەکەی. لۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ خوا ڕچی لەو دەسەڵاتدارە دەبێتەوە کە دادپەروەر نییە. قەدیمەن مەقولەکەیە زانایان دایان فەرموو ئەگەر دەسەڵات ناداتە پەروەر بوو، ئەو دز وەکو یەکوە، چکە دەستە بە لۆ دزی کە دادپەروەری نەما، یەکسەر ناعەدالەتی و دزی و گەندەڵی و خراپە دێتە جێگای ئەوە. لۆی بڕێزانم ئەگەر لە هەر جێیەکی دەسەڵاتت هەیە، لە ماڵی خۆت دەسەڵاتت هەیە، لە دائیرەی خۆت دەسەڵاتت هەیە، لە وەزارەتی خۆت لە مدیریەتت لە هەر جێگایەک دەسەڵاتت هەیە، ئەو دەسەڵاتە بە دادپەروەری بەکاربێنە. بە یەک چاو تەماشا عالەمێ بکە، گەندەڵی مەکە، خراپەی مەکە، دزی مەکە، ئەمانەت پارێز بە کەسێکی چاک بە، با خوا ڕقی لێت نەبیتەوە، کە خوا ڕقی لێت بۆ چێ توانی لەژێر ڕقی خوا دەرت بهێنی. جالوێ ئەو سیفەتە سیفەتێکی ناشیرنە، ئینسان دەبی خۆی لێ بپارێزی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی کرێ کە خوا ڕچی لە دەسەڵاتی نادادپەروەر دەبتەوە. چشی لێ کردوون؟ وا مەزانن خوای گەورە بێ ئاگایە لەوەی کە زاڵمەکان دەیکەن، یعنی دەسەڵاتدارەکان. لە بۆ ڕۆژی قیامەت دەفەرمی هەرم گرتی کە چوون و لای خوای تەبارەک وەتەعالە بە دیار دەکەوی،
خەڵک هەوڵەدا لە بۆ دەسەڵات هەوڵ دەدا زۆر جاری وهێلەوەی سوڵتە و شتی بکەوتە دەستی با بە حسابێکی ڕۆژی دواییش و قیامەتێکەشت بکە ئەخەرەگە و ئەرکەت پێ هەر ناگیرێ لای بدا کورە هەلو سیفەتە چاو لە کافران بکەن کافر ئینسانێکە قسەیەکی حەق بکە خۆ گوناحی ناگاتێ کافر ئەگەر بزانی لە وڵاتی ئەوروپا تێدەگەی وڵاتی خۆی بە باشی پێی بەڕێوە ناچی ئیستیقالەدا دەستەوە مارێدا دەنیشی ئەمە تا ئێستا دەسەڵاتدارێکمان نەدیدەوها چونکە هەمووی دیکتاتۆریە نەماندیت بڵێ کاکە وەڵڵی ئەمن پێم ناکرێ ئەو بارە قورسە لەسەر شانیمدا هە لە ڕووی ئینسانیەوە ئینسانی ئەگەر موسڵمانیژنی لە ڕووی ئینسانیەوە ئیستیقالە بدە و بڕۆ ڕۆماری پێت ناکرێ بەڕێوەی ببەی بەجی بێلە مەبەستە مەردەسەڵاتی گەورە نییە گچکە تریش هەر کەسێک ئەرچی واجبێکی پێ جێبەجێ ناکرێ بڕۆ هەڕۆمارێ دانیشە باشتر کەس ئیشێکی دیکە بکە شتێکی دیکە بکە با کەسێکی بێ کەفاەتی هەیە ئەو ئیشەی بکات ئومێد دەکەم خۆی پەروەردگار لە تووڕەیی خۆی بمان پارێزی خاستەتەن ئەو چار سیفەتێک کە باسمان کرد کە خوا ڕچی لێ دەبتەوە کڕین و فرۆشتن بکەی بەڵام سوێندی لەسەر بخۆی فەقیر بی بەڵام متەکەبیر بی بە تەمەنت هەبی بەڵام لە دوو کاری زینا و داوێن پیسی بی دەسەڵاتدار بی بەڵام ناعادیل و داد پەروەرید نەبیتن ئەو چارانە خوای تەبارەک و تەعالا ڕچی لێ دەبتەوە خوای گەورە بمان پارێزی لەو چار سیفەتە و لە سیفەتە خراپەکانی دیکە خوای گەورە بمانجێڕی بە یەکێک لە بەندە ساڵحەکانی خۆی بە فەزل و کەڕەمی خۆی وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه